لە وەرزی پاییزە لە بەردەم بارانێکە ڕاوەستاوین دیمەنی ئەم بارانە ئەگرین بەڵام بابەتەکەمان لەسەر ئەوەیە جگە لە باران لەم وڵاتی ئێمە لە ئاسمانی ئێمە خوێنە بارێت ڕۆژانە ئەبیستین کەسێکە کوژێت کەسێک خۆیە کوژێت کەسێکی ترەچێت خوشەکەیە کوژێت کەسێکی ترەچێت کوڕێکە کوژێت ڕۆژێ ڕۆژان بە سریعی بەلایە تێپەڕێ یا فولیشی لیاوە ئەمانە هۆکاری چییە؟ ئایا ئێمە ڕێز لە یەکتری ناکرین یان ئەوە تا لەوە ناترسین کە یاسایەکەیە جاران ئەیانوت تەنها مردن بەدەستخوایە ئێستا خەریکە ئەم یاسایەتێکە چێت مردنەکان بوونەتەوەی کە خەڵکە کوژێت ئێمە بێ هەمومان ڕۆحمان بینەوە دەستخوا بینەوە دەست ئەوەی کەسەی دروستی کردوین ئەیش ئەمان باتەوە بەڵام ئێستا لە ناکاوە فیشەشێکی وێڵ یاخو کەسێک ڕقی لە کەسێکە فیشەشێکی پێوانێت یاخو چەقۆیەکی لێات یاخو بار هۆکارێکی تر لەگەڵمان نابن ئێمە بۆ ئەمان لێ هاتووە ئەم ئێوارەیە کوڕی ئەو ماڵە کوژراوە سبارە کوڕی دراچەکەیە کوژرێ چوار سبەی کوڕی منوتەوە کوژێ ماڵی ئەو تاڵان کرا دوو سبەی ماڵەکەی ئەو تاڵانەکرێ ئێمە ئاگامان لە خۆمان بێ مەسەلە ئەگەر قانونەکە زەبط و ڕەفتی تەواوی هەبێ کەمتر ئەبێتەوە کەم یاسانیە دوو هەم حکومەت یارێمە بێ یاسایەک دەرکابێت ئەبێ و هەموو شەکانە هەمووی کۆکاتەوە جاین لێبوردووی ماوە بەس کەسەکانی گۆڕ یعنی ئەو کابرای مەسەن تەمەنی 20 ساڵە 30 ساڵ تەقەی کردو لەو کاتەیە بەڵام 30 ساڵە لە کلتورێکی خراپاش بەڕای من یاسا نەماوە بەس ئەوە ناڵێم لە خۆشیە خەڵکار بووە بە پێچوانی ئەوە منەڵم خەڵک لە خۆشیە هار نەبووە خەڵک لە ڕاستە پارە هەیە ئازادی هەیە بەڵام فراغی یاساییشمان هەیە ئەیسان لە وڵات تێمە قیمەتی نەماوە ئێمە هەمومان عەسابمان گەرمە هەمومان لەسەر عەسابەژین هەمومان تووڕەین لێبەرسینەوە چییە خۆ ئێستا حکومەت ئێستا لێرە تۆ من خۆمە کوژمانە ینی حکومەت ئاگای لێ نێ لێرە ئاگای چوزانێ ئەی کەسێکە کوژێت ئەوە شەر ئاگادارنیە لێە ئەوی شەکەوێتەوە سەر حکومەت ئەو کاتە پشتگوێ خات بە دوایە ناگەڕێ کەم یاسانیە دوو هەم حکومەت یارێمە بێ یاسایەک دەرکابێت ئەبێ و هەموو شەکانە هەمووی کۆکاتەوە هەموو ماڵێ چەکی لێ ئەو بووەتە هۆی سەرەکی هەموو ماڵێ چەکی لێوە دوایشە هیچ ئەمنیەتێک نییە لەم شارە وڵی بەنیسبەت خەڵکەکان و جیاوازن ئەوە کەوتۆتە سەر کەسەکان خۆیان این وایلیا جاین لێبوردووی ماوە بەس کەسەکانی گۆڕێ وەڵا ئەوە پەیوەندی بە کلتور و دابوونێرەتی خەڵکەکەوایە لە عێراق و لە کوردستانە یاسا هەر نییە پەیوەندی بە یاساوە نییە هەز ناکە ئێمە ڕێز لە یەکتری ناگرین وەکو ئینسان مەسەن بۆ نمونە من ئەگەر خوا نەخواستە شتێک بەرامبەر بە تۆکەم بیلەوە ناکەمەوە تۆ دایکتەیە تۆ مناڵتەیە تۆ کە سوکارتەیە لەو کاتەیە بیل لەوە ناکاتەوە لە ئێمە ئەوەی کە مویمە ئەڵێ شەرەف ئەو شەرەفی کردو بە هەموو چاکێکی خۆی خۆشتەشدا لەسەر شەرەفوانە نییە ئیتر پێی عیبانی پێری ئێوارە کەسێک پولیشی یا لە جامی سیاری کەسێکی تر دابەزین بووی دوو فشێشنەوە بە کوڕەکەەوە خۆ شەرەفی لاقیش بەسەر شەرپشتەوە نییە ئیتر پێی ناخۆشە ئیتر ئەو ناخۆشە لەو کاتە تەحمل ماکەم بۆتەوە پەیوەندی بە بارودۆخ کۆمەڵاتی و کلتوری و خەڵکەوایە یعنی شتێک ئەو دەخە ڕووی نییە ئەو شتە یعنی ئەو کابرای مەسەن تەمەنی 20 ساڵە 30 ساڵ تەقەی کردو لەو کاتەیە بەڵام 30 ساڵە لە کلتورێکی خراپاشی لە ڕێز ئینسانە ماوە یاساش ناترسین یاسا لە یاسا تریسینەوەمان ناکە ڕێزێکتریمان کردو هەستەکەی بووە بە نەریتێک ئێستا بوو بە عادەتێک لامان خەڵکە کوژێت وڵا ئێستا چێ لە سێ دەماچێکی پێوتر بەڵام چی نازانم ئەگەرەوە بۆی چی ئەم شتانە بۆچی هەر کەسە دەمانچیش پێ ئەگەر حکومەتەکە شتە بکات نێڵێم دیاردە دەما چەقەڵگرنا نەمێنێ و وڵی بەڕای من یاسا نەماوە ئەگەر یاسا ببوایە نە ئەبووانە بکرایە ینی ئەوە و خەڵکانە بە سزا بگەشنایە و ینی خەڵک ئەمنیەتی ببوایە بەڕاستی لە شارەکەیە ئاین تۆ ڕۆژانە بێتە دەرەوە ترسیەوەت بێ کەسێ بتکوژێ و وەکو هیچیش دەرچی ئەمە شتێکی ناخۆشە بەڕاستی هەستەکەم شتە زۆر بووە لە وڵاتێ وەڵا بە تاکی زۆر بووە بۆ نمونە ئەمێوارە ئەڵێن وایە لەم حەوشەی سەرایە نەفەرێ خۆی کوشتووە ینی ئەبێ بۆ ببێ ئەوە بۆ وابێت بەڵێ وەشمان بزێمە کە کەسێک لێرا خۆی ئەرە وەڵا وا بوو ینی ئەبێ نەبوو ئەمانە ببوایە ئەوە حەلێکی بۆ بکرایە بەڕاستی وەڵی بەڕاستی ئەبێت لێپرسینەوە ببێ ئەبێت لێپرسینەوە بێ نابێ هەر کەس سیاسێت دەمانچێکی پێ بێت توانێکی پێ بێ بێت تەقە لە خەڵکا بێت جامی سیاری خەڵک بشکێنێ بێ عەزیەتی خەڵک بە یعنی ئەمنیەت نەبێ شتێکی ناخۆشە خەڵکی تر بکوژێ ئەمە شتێکی بەڕاستی ناخۆشە ئەم ئێوارەیە کوڕی ئەو ماڵە کوژراوە سبارە کوڕی دراچەکەیە کوژرێ
چوار سبەی کوڕی منتەوە کوژێ ماڵی ئەو تاڵان کرا دوو سبەی ماڵەکەی ئەو تاڵان نەکرێت ئێمە ئاگامان لە خۆمان بێ مەسەلە ئەگەر قانونەکە زەبط و ڕەفتی تەواوی هەبێ کەمتر ئەبێتەوە کەم یاسانیە دوو هەم حکوومەت یاریمە بێ یاسایەک دەرکابێت ئەبێ و هەموو شەکانە هەمووی کۆکاتەوە جاین لێبوردووی ماوە بەس کەسەکانی کۆ یعنی ئەو کابرای مەسەن تەمەنی 20 ساڵە 30 ساڵ و تەقەی کردو لەو کاتەیە بەڵام 30 ساڵە لە کلتورێکی خراپاش بەڕای من یاسا نەماوە بەس ئەوە ناڵێمەڵێم لە خۆشیە خەڵکار بووە بە پێچوانی ئەوە منەڵم خەڵک لە خۆشیە هار نەبووە خەڵک لە ڕاستە پارە هەیە ئازادی هەیە بەڵام فراغی یاساییشمان هەیە ئەیسان لە وڵات تێمە قیمەتی نەماوە ئێمە هەمومان عەسابمان گەرمە هەمومان لەسەر عەسابەژی هەمومان تووڕەین خەڵک بۆچی ئێستا جانی لێبوردی نەماوە ئەوە تا شەوانە ئەبیستین خەڵکە کوشێت ئایا یاسانیە لە وڵاتەیە بۆچی بۆیە وامان لاتویانەوە تا ڕێزگرتنی ئینسان نەماوە لە وڵاتەیە وەڵایی بەنسبەت منۆ من لێرە نیم لە ئەوروپام بۆکۆی بیستیت تەبیعی ئەوانە وایە ڕاستە هیچی یاسا نەماوە باشکە لەو تۆڵی لە ئەوروپاژیم تۆ ڕۆژانە ئەم هەواڵانە ئەبیستی لە ئەوروپا مەسن تۆ لە چ وڵاتێکەژیت ئەوڵندا لە وڵم داوا بیستی مەسن خەڵک بکوژێ ڕۆژانە ببی کە یاسالی نەپرسێتەوە نەخێر شتیوانە لە چۆر لە ئەوروپا خەڵک گوشتن نییە و ئەگەر بژبێ یاسا دێ پرسێ چۆن لێ ناپرسێ وڵی من وا تەسەورەکەم لە هەموو وڵاتێکە هەبێ ئەو شتە خەڵک کوشتن هەبێ ینی هین هەبێ بەس دەوانێ ئەو لە هۆڵندەیە نازانێ ئاگای لێ نییە ینی ئەبێ لە هەموو وڵاتێکە هەبێ ئێمە مەسن ڕۆژانە مەشاکیلی ئیجتیماعی هەیە لەسەر زۆربەی زۆر ئەگەڕێتەوە بۆ مەشاکیلی ئیجتیماعی شدەیە بەڵام لەگەڵی شیاتوانم بڵم مەسەلە ئەگەر قانونەکە زەبط و ڕەفتی تەواوی هەبێ کەمتر ئەبێتەوە کەمتر ئەبێتەوە ئەو شتە ئێمە ناتوانین پێشەوەی مەسەن عیلاقەمان بەسەر قانون و حکومەت وانە نەبێ یەکتری قوبوڵکەین ئێمە طبعا ڕاستەکەی ئەوە ئێستر ئێمە لە مەرحەلەی انتقالیین یعنی ئەوروپا لەکوێ ئێمە لەکوێ ئێمە بە سەدان ساڵمان ماوە بگەین بەوانە ئەوانیش بە مەرحەلەی ئێمە ڕۆشتون کاتی خۆی ئێمە زەبێ ئەو مەرحەلانە تەواوکردین جاگەین بەوان هۆی دواکەوتنمانە تاوان ئێمە دواکەوتوین ئیسا وەکو پێم وتی ینی لە قیتارەکە دواکەوتین هەج وەختێ گەشتینە مەرحەلەی ئیستەی ئەوان ئێمە زۆکو ئیستەی ئەوانمان لێ ئێستا کاتی باڵنی ئێوارەیە هەفتەیەک بەر لە ئێستا هەر لەم شوێنەیە لەسەر بابەتە قسەمانە کرد کە ئێمە یەکتری قوبوڵ ناکەین و ئەکەینە گیانی یەکتری و یاخ و تەقەکردن لە یەکتری هەر لەو ئێوارەیە بەر لە ناوبڕێک گوتم خوایە بیکی بە خاتری ئەو بانی ئێوارەیە کە خوێنی ڕۆڵی ئەم وڵاتە نەڕژێتە سەر شەقامەکان خوایە ئەم جارەش ئەڵینەوە خوێنی ڕۆڵی ئەم وڵاتە بە خۆڕایی نەڕژێتە سەر شەقامی ئەم وڵاتەوە شەقامەکانی ئەم خاکەوە بۆ یاڵین لە دوای ناوبڕەکە گۆڕێنە وڵاتان دوور مەکەون و لەگەڵمان نابن